لەسەرم پرسە من میوانێکم هەیە وایل حازم شرۆڤەکاری سیاسی کە لە بەغداوە لەگەڵمانە بە ڕێزوایل ئەم کاتت باش بۆچی حکوومەتی عێراق ناتوانێت جڵەوی یان کۆنتترۆڵی گروپە چەکدارەکان و میلیشیاکان لە عێراق بکات. سەرەتا سڵاوتان لێبێ سڵاو لە بەڕێست و بینەرانی بەڕێستان. پێم وایە حکوومەت لە دۆخێکی زۆر حارجدایە کە پەیوەستیەکی بیرروباوەڕی لەگەڵ ئەو میلیشیانەدا هەیە. ئەو میلیشیانەش لە سێگۆشەیەکی سیاسیدایە کە حکوومەتی پێکێناوە، هەروەها ئەو میلیشیانە دەڵێن چەکەکانیان بۆ پاراستنی پێکهاتەی شیعە لە وڵات و لەگەڵیدا پاراستنی کاری سیاسیە. ئەمەش بووەتە هۆی خستنەوەی ئەم حکوومەتە و بە هێزی چەکی ئەم گروپە چەکداران و میلیشیانە هاتۆتە سەر حکوم. بۆیە محەممەد شیع سوودانی ناتوانێت بوونیان یاخود چارەسەری بوونیان بکات بەهۆی کۆمەڵێک ڕێککەوتنی سیاسی و بیرروباوەڕی عەقیدەیە. دانانی چەکی ئەم میلیشیانش پێویستی بە تەوافقێکی سیاسی و بڕیارێکی سیاسی تەواو لەگەڵیدا ناردنی کۆمەڵێک پەیامی زۆر هەیە بۆ هەموو چینەکانی عێراق بە تایبەتی بێ ئەوەی خوێن بڕژێت و پێویستە بڕیارەکە حکومی بێت و بۆ هەموو کوتە سیاسەکانیش بنێردرێت دەوبارەیەوە. باش پێت وایە بڕیارە جێبەجێکرێت؟ بەڕێزم ئەمە بابەتەکە لە سەرویست نەوەستاوە، بەڵکو کۆمەڵێک گۆڕانکاری لە ناوچەکە هەیە و کۆمەڵێک گۆڕانکاری لە ناو خۆی عێراقیشدا هەیە. ئەم چەکە لە ناوخۆدا بە شێوەیەکە کەسی تر تەحمل ناکرێت، کەوتۆتە دەرەوەی پێکهاتەکانی حکوومەت و دەسەڵاتی حکوومەت و ویستی و حکوومەت تەنانەت ویستی دەوڵەتیش لە ناوخۆدا، بۆیە ئەمە چیتر تەحمل ناکرێت. بۆیە هێرشکردنە سەر هەولێر و هێرشکردنە سەر کەرکووک و ئەنبار و بەغدا و باشووری عێراق و ئەم چەکەش ڕووی کراوەتە دانیشتوانی شیعە، خودی دانیشتانی شیعە بە تایبەتی خۆپشاندەرانی تشرینی لەگەڵیدا خۆپشاندەرانی ڕەوتی سەدر. بۆیە ئەم چەکە چیتر بەرگریکردن نییە دژی داژکەر، بەڵکو چەکێکە دژی دانیشتوان و هاوڵاتیانی عێراق. ئەمەش ناجێکە ئەو میلیشیانە پەیڕەوی دەکەن و لە ئێستاشدا دۆخیان زۆر نالەبارە لە ناوخۆ لە دەرەوەش. هەروەک بەڕێستان دەزانی کاتێ باسی حەشدی شەعبی دەکەین، ئێمڕۆ حەشدی شەعبی لەلایەن ئەو میلیشیانەشەوە زیادمەند بووە وەک ئەوەی لەلایەنیشتر زیادمەند بوو بێت. بۆیە حەشد بازی لە خۆگرتنی ئەو میلیشیانە دەدات. بۆیە دۆخی دەرەوەش لە دۆخێکی عەرزدایە بۆ حکوومەت و پێم وانییە حکوومەت بتوانێت هەنگاوێکی بوێرانە بنێت بۆ کۆتایی هێنانی ئەمە. ئەمریکا ئەم چەکەی ناوێت، کورد و سونە و شیعەش ئەم چەکەی ناوێت، بەڵام چێە ئەوەی کە دەوێت ئەمە بمێنێت؟ تەنها کۆمەڵێک لایەنی سیاسیە لە نێو مەشهەدی سیاسی لە نێو ڕەوتی شیعەدا دەستبەرداری نابێت. زۆر باش. لە نوێترین لێدوانیە محەممەد شیع سوودانی بۆ ئاژانسی ئەسۆشیێتد پرێس ئەڵێ ئەگەر هێزەکانی هاوپەیمانان لە عێراق بچنە دەرەوە ئەوە بیانوویەک نامێنێتەوە بۆ ئەوەی گروپە چەکدارەکان چەکیان لە دەستا بمێنێتەوە. ئەم دوو بابەتە بۆچی بەسراون بەیەکەوە؟
ئەمە من پێم وایە ئەمە قسەیەکی واقعی نییە. هاوپەیمانان لە عێراق ناکشێنەوە، تەنانەت ئەگەر بکشێنەوەش ینی کۆمەڵێک گاڵتە پێکردن هەیە بە عەقڵی عێراقیەکان. ئەو داوای پاشە کشەی هاوپەیمانان دەکات و فەسایلەکانیش دەڵێن بوونی ئەوان بەهۆی بوونی ئەمریکا لێرە. جیاوازێکە زۆر ڕوونە لە نێوان هێزی ئەمریکا و هاوپەیمانان کە ئەمریکا بەشێکە لە هێزی هاوپەیمانان و هێزی ئەمریکا لە عێراق ناکشێنەوە. ئێستاش پلانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی تازە هەیە و بەڵکو بوونی ئەمریکا و هاوپەیمانان زیاتر دەبێت. بۆیە ئەو پێک بەستنەوەیە زۆر هەڵەیە و پێم وایە ڕەنگە بەڕێز سوودانی بگاتە خاڵێک کە لەم مەلەفەدا بۆ ئەوەی ئەمریکا چارەسەری بکات. جا ئاخۆ لە ڕێگای کاری سیاسیەوە بێت یان لە ڕێگای هێزەوە بێت. وەکو بەڕێستان دەزانن ئەو ئامانجانەی کە ئەمریکا ڕایگەیاندووە 160 سەرکردە لە خۆ دەگرێت کە تایبەتن بەو گروپە چەکدارانە و میلیشیانە. بەمەش دەرفەتێک هەیە بۆ ئەوەی بەڕێز سوودانی ئەم مەلەفە چارەسەر بکات، ئەگەر نا ئەوە بە زەبری هێز چارەسەری دەکەن. بۆیە ئەمە وەکو بابەتێک ئەمە 14 ساڵە دەبیستین کە هاوپەیمانی نێودەوڵەتی و هێزی ئەمریکا دەکشێتەوە. بەڵام پەیوەندی ئەمانە چێ بەبوونی هێزەکانی ئەمریکا لە عێراق؟ ڕۆژێک نەمان بینی ڕووی چەکەکانیان کردبێتە هێزەکانی هاوپەیمانان و هێزەکانی ئەمریکا. گشت ئەو چەکەی گشتەوە هێزە و ئەو چەکانی کە لە بەردەستیاندایە ڕووی کردوتە دانیشتوانی عێراق و شارەکانی عێراق و ئێمە ئەم ڕووداوەی کە دوو ڕۆژ بەر ئێستا لە بەغدا ڕوویدا ڕاستیەکی ناشرینە دژی هێزە ئەمنیەکانی عێراق ئەنجام دراوە و هەمان ئەو دۆخەمان بیردەخاتەوە کە لە ساڵی 2019 ڕوویدا کاتێک ئەو میلیشیانە یەکێک لە ڕمانبەرانی وەزارەتی ناوخۆی ڕفاند و سەرۆکوەزیران هاتە سەر میدیاکان و داوای کرد کە ئەو لیوایە لە وەزارەتی ناوخۆ ئازاد بکرێت. بۆیە من پێم وایە ئەم قسەیە ڕاست نییە. زۆر باش دەبێ وڵات هەیبەتی خۆی و سیادەتی خۆی فەرز بکات و نابێت هیچ چەکێک لە غێری دەستی دەوڵەت دابێت. زۆر باشە. سەبارەت بەو هێرشە درۆنیانە کە لە ماوەکانی ڕابردووە لایەن ژمارەیەک گروپی چەکدارەوە کرانە سەر هەرێمی کوردستان بۆ کێڵگەنەوتیەکان، هەروەها هێرشانەی لە بەغا بینیمان بۆ سەردام و دەستگاکانی حکوومەت و ڕوبەڕووبوونەوەی هێزەکانی پۆلیس. ئێستا لەسەر ئاستی عێراق لیژنە پێکێنراوە. پێت وایە ئەم لیژنانە هیچیان پێ ئەکرێت و ئەتوانن ئەوەی پێی ئەگەن لە ڕاستیەکان ئاشکرای بکەنەوە خۆی؟ بەڕێزم ئێمە لە ماوەی 22 ساڵی ڕابردوودا کۆمەڵێک لێژنەمان پێک هێناوە. ئەگەر دابەشی سەر دانیشتوانی عێراقی بکەین ڕەنگە هەر کەسێک لێژنێکی بەربکەوێت. تاوەکو ئێستا هیچ راپۆرتێکمان لەلایەن ئەو لێژنانەوە نەبینیوە، تەنانەت لێژنەکانی سپایکەر و ئەوانی تریش. من مەبەستم ئەوەیە کە ئەم لێژنانە بۆ بێدەنگکردنی خەڵکی عێراقا لە بەرامبەر بەوەی کە ڕوودەدات. هەروەها ئەمانە هیچ سوودێکیان نابێت. بڕیاری لێژنە نییە، نابێ بڕیار بۆ خۆپێشاندان بێت. ئەو بوونەی کە هەڕەشە لەسەربوونی دەوڵەت و سیستەمی سیاسی عێراق دەکات، بوونی سیستەمی سیاسی عێراق کەوتۆتە ژێر هەڕەشە بۆ لابردنی ئەم بڕیارە پێویستی بە بڕیارێکی سیاسی تەواو هەیە بۆ ئەوەی کۆمەڵێک هەنگاوی ڕوون و جێگیر بنێت. من لەسەر چ بنەمایەک ئەو میلیشیانە لە خۆ بگرم کە هەولێر و کۆمەڵێک خاڵی دەرهێنانی نەوت بکاتە ئامانج چونکە دەیەوێت مجاملەی ئێران بکات بۆ ئەوەی هاوردەی غاز لەوێەوە ئەنجام بدات. ئەمە ناپاچیە لە وڵات. پێویستە لە سەحای تەحریری بەغدا هەڵبواسرێن. بۆیە دەبێت بڵێ کە وڵاتەکەی من پێویستە غاز چارەسەر بکات، نەک
تێکدانی بیرە غازەکان بۆ ئەوەی لە ئێرانەوە بهێنن بۆیە دۆخەکە زۆر لەوە گەورەترە بۆیە دووبارەی دەیڵێمەوە دۆخەکە دۆخی بابەتەکە بابەتی لێژنە نیە بابەتی خۆپشاندان نیە چیترەمە هەڵ ناگرێت بۆیە پێویستە دەبێت بڕیارێکی توند و هەنگاوی جدی بنرێت بە پێچەوانەوە ڕوبەڕووی بەریەکەوتنێکی سەربازی دەبینەوە ڕەنگە عێراق بکرێتە ئامانج لە هەر کاتێکدا 160 ئامانج دەستنیشان کراوە بۆ ئەوەی موشک باران بکرێت جا ئەمە ئەگەر لە پارێزگایەک بێت دەبێت ئەو پارێزگایە بە تەواوەتی بسڕدرێتەوە ژێرخانە ئابوووریەکەی هەموو بابەتێکی تری ئەوەی ئەو موشک بارانەیە کە ئەمریکا ئەنجامیدا بینیمان چێ ڕەحمی پێدەکرات چێ دەکرای ئامانج ئەوان دەیانویست کۆمەڵێک ئامانج بکەنە لە ناو ببن کە دان نابوو بۆ ئێستش ئەوەی کە دان دراوە دەکرێت لە هەر کاتێکدا ئەنجام بدرێت و ئەوەی عێراقیش دەکات تەنها یاریەکە وایل حازم شرۆڤەکاری سیاسی زۆر سپاس بۆ بەڕێستان بۆ کاتەی بێمەتان بەخش